تخوا پێم بڵێ تخوا با دوو دوعایان لێ بکەم تخوا با دوو جنێ بەم حکوومەتە ئاوە لە سێ ڕۆژە هەویەکەم تەسلیم کردووە نەوەرم نەگرتووە نایە بچینە ژوورەوە بچم بۆ چۆ بڕۆین ئەیاوان بەخوا 3000 ماوە بە تەکسی لە تخوا لەگرێ نابچیتە ژوورەوانێ توخوا پێم بڵێ ڕەبی خوا ئەمە حکوومەتە سەرە و ژێرکە خوایە حەقی هەزار فەقیر وەژاری وەکو ئێمە مانگی 250,000 کرێ خانووەم 240,000 وەرەگرم ئەرە خوای جەن 30,000 ماوە بە تەکسی بۆ مەعاش خوایە حەقی ئێمە لە میلەت ئەم حکوومەتە بسێنی کلک و شاخیان بۆ دروستکەی خوایە حەقی ئەم عالەمە هەمووی بسێنی دەکوانێ دوعاکانمان گیرا بێ یا ڕەب العالەمین لەکوێوە هاتووی تۆ دایە جان وەڵا لە بەکرێجۆ هاتووم بەخوا کولی سەفەرێ پێنجەم سەرم پێنجە سەرم ئەیدا ئاخر کاکە خۆ خەڵق لە شوێ بێنێ ئەی هاوار ئەوە چل شتەوە مەعاشمان وەرنەگرت تۆ کرێخانوە کاتە سەرێ ئەرێ کرێخانوەکەم بۆ بێنێ ئەوە قیچێ بەسەرەوە وایە وان نییە کوڕووکت چین لێ بکە کاکە کوڕووکت چین لێ بکە ئێوە کاتی خۆی خزمەتتان کرد دل لێ ناکە بەڵام چین لێ بکە کە تۆی خۆ هیچ محتاجیەکە نییە یەیت بۆ مەعاشەکە ئاوا وەستی لە پێرێ هاتوین وەڵڵاهی سەعایەک و نیم ڕۆژچینەتەوە بەپە لە پەل شتێکم هەڵکوڵانە خۆم و ئەو داماوە نانێکم هەڵخواردووە دیسانە وەرجێنێ نەهاتم وتم بەڵکم بەیانی چۆڵ بێ ئەوە دیسان لە بەیانی سەعات 9 هاتوین تا ئێستا من دانیشتوم بە دیارەوە دەتوخوا ئەوە و هەقانە مووی بەرێ دەستی خوا و دەستی حکوومەت خارجیەکان ما ئەم حکوومەتە سەرە و ژێری بکا بۆمان ئێستا ئەڕۆشتیتەوە ها ئێستا ئەڕۆشتیتەوە بە ماڵەوە ئێستا ئەی چی بکەم ئەی بڕۆمەوە ئەی خوا بەرم ناکە ئەی دەرگاکە ناکاتەوە بچمە ژیرۆ بڵێم با بە هەویەکەم تەسلیم کردووە چی بەسەر هەویەکەم هاتووە ئەی چی بکەین کاکە باشە ئێوە کاتی خۆی خزمەتتان کرد خزمەتتان کرد چەند ساڵ خزمەتتان کرد ئێستا ئاوا موچەتان پێ ئەدرێتەوە ئەم حکوومەتە کردووە 27 ساڵ بەخوا 27 ساڵم خزمەتی ئەم حکوومەتە کردووە ئەوە 22 ساڵی خزمەت کردووە لە دایرەی عاشە بووە توخوا ئەوە زوڵم نێ لێمانیەکە ئێ بابە ئەمەنگە و پارەی نەوت پێەیە نازانی بیکەیتەکەوە دەمەعاشی ئەم عالەمە بە ئەم عالەمە ئاوا زەلیل بەکە دانیشتووە ئەو خەڵقە هەمووی زەلیل بۆ دانیشتووە ئەی چی بکەین بوراینەوە لە برستانە ئەی بڕۆینەوە تیکەیە نان دروستکەین بیخۆین خۆ نامانەنێ بەخوا لە بەیانیشەوە دانیشتم تا سەعات 3 نامانەن تەکسی بگرم بڕۆینەوە نەجاتمان بوو ئەوە ژیان نییە ئەم عالەمەی تایە ئەی هاوار دەوەرین بەهانایە یەکێ بێ بچە پیان بڕێ بێن بەهانایەم خەڵقەوە